سلێمانی جیاواز لە شارەکانی دیکەی کوردستان بە ڕەشەبای بەهێز ناسراوە. ڕەشەبایەک زستان و هاوینی بۆ نییە و زۆرینەی ڕۆژەکانی ساڵ بەسەر ئەم شارەدا هەڵدەکات و گڤەی دێت. ئەم دیاردە سروشتیە تا ئێستا حکومەت نەیتوانیوە سوودی لێ ببینێت، بە تایبەت لە بواری بەرهەمهێنانی وزەی کارەبا. ئەمساڵ جیاواز لە ساڵانی دیکە تێبینی زیادبوون و توندبوونی ڕەشەبا لە سلێمانی دەکرێت، بە تایبەت لەم وەرزی هاوینەدا. بەڕێوەبەری کەژنازی و بوومەلەرزەزانی سلێمانیش باز لە ڕەشەبای بەهێز و بەردەوامی ئەم ساڵ دەکات و دەڵێت هۆکارەکەی نزمبوونەوەی پەستانی بایە لە ناوچەکە بەگشتی. ئەو بانەشی کە ڕوو ئەیات دەرەنجامی ئەو جیاوازیە پلەگەرمایانەیە کە لە سەر ڕووی زەویە هەیە و هەندێک جاریش لە ناوچەکانی چینەکانی سەرەوەی بەرگەهەوە کە جیاوازی پلەی گەرما هەبوو، جیاوازی لە سیستەمە پەستانەکانە ئەبێ جیاوازی لە نێوان ناوچەیەکە کە پەستانی بەرزە بێت بۆ ناوچەیە کە پەستانی نزمە بێت. جاری وا هەیە ئەو بایە لە ڕوبەرە ئاویەکانەوانێ بەرەو ناوچە وشکانەکانە، جاری وایە لە ڕوبەرە وشکانەکان و بەرەو ئاویەکانیە، یان جاری وایە با لە ناوچە بەرزایەکان و بەرەو دۆڵەکانیە. جگە لەمانەش کۆمەڵێ بای دایمیمان هەیە کە تەوزیعە بەسەر گۆی زەویە. بۆ نمونە ئێمە وەکو ئەوەی کە تۆمار کراوە لە لای خۆمان، زۆربەی کات ئەم ناوچانی خۆمان بەراورد بە ساڵانی پێشووتر پەستان لەم کاتانەدا نزم بۆ لە لای ئێمە. تا ئێستاش پەستان نزمە بەراورد بە ناوچەکانی دەوروبەری. لە کاتی ئێستاشدا بەرزە پەستانێک لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستان و باکووری عێراق و ئەم ناوچانەیە کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا با لەو ناوچە پەستان بەرزانەوە ڕووکاتە ناوچەکانمان. زۆرترین باکانی ئەم ناوچانی خۆمان باکوور ئاراستەکانی باکووری ڕۆژاوایە، زۆر جار ئەگۆڕێت ئەبێ بە باکووری ڕۆژهەڵات. بە پێچەوانەی ئەو ناوچانەی دیکەی جیهان کە ڕەشەبای بەردەوامیان هەیە، تا ئێستا لە هەرێمی کوردستان سوود لە هێزی با بۆ بەرهەمێنانی تەزووی کارەبا وەرنەگیراوە. ئەمە لە کاتێکدا هێزی با بەسەر چاوەیەکی خاوێن و کەم تێچووی بەرهەمهێنانی وزە دادەنرێت. لە ئێستاشدا لە جیهان بۆ بەرهەمهێنانی وزە بەو دوو ئاراستەیە هەنگاو دەنێت. بەڵێ ئەمە لە چەند جارێکی باسمان کردووە، یەکێک لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەوەیە کە ئێستا زۆرێک لە وڵاتان و زۆربەی زۆری وڵاتان ئەو سوتەمەنی وزە کۆنانە بەکارەهێنن کە ئاوێتی کاربۆنەکانی تایە. مەسەن بڵێن نەوت بەکارێنن کە ئەمە زۆری بەشی ئاوێتی کاربۆنە کە ئەمە لە کاتی سووتانە ڕێژەی دووەمۆکسیدی کاربۆن زیاد ئەکات کە ئەمە بڕی گازە گەرمکەرەکانی بەرگەهەوا زیاد ئەکا کە ئەوەیە کە ئێستا ئەبێتە هۆی ئەوەی کەوا دیاردەی قەتیزبوونی گەرما و ئەوەی کە پێوتری احتیباسی حراری. ئەگەر ئەم وزە کۆن و ئەم سوتەمەنی کۆنانە بگۆڕێت بە وزەی تازە وەکو وزەی ئاو، وزەی خۆر، وزەی با، ئەمانە کە هیچ زەرێکی نییە بۆ سەر ژینگە و بۆ سەر بەرگەهەوا ئەوە باشترە. وەڵاهی تر بەپێی ئیمکانیات دیترەوە پێویستەیتر لە زۆربەی زۆری وڵاتەکانە ئێستا بۆ بە بەدیلی ئەو سوتەمەنیە کۆنانی کە ئێستا هەموو جیهان بەدەستیەوە ئەناڵێنێ دەگەر تۆ وزەی با هەم تەکلیفەکەشی کەمە هەم بۆ ژینگەش شتێکی تەندروستە. ڕەشەبای سلێمانی گەرچی هەندێک جار دەبێتە هۆی ناڕەحەتی هاوڵاتیان و پاکخستنی ئیش و کار و تەنانەت خستنەوەی زەرەر و زیانیش، بەڵام وەک شارەزایانی ژینگە دەڵێن یاریدەدەرێکی باشی خاوێنکردنەوەی ژینگە و ڕاماڵینی دووکەڵ و تەبوو تۆزە. هەمان کاتیش دەتواندرێت ئەم دیاردە سروشتیا وەک سەرچاوی خاوێنی وزە سوودی لێ ببینرێت و بڕێکی باش وزەی کارەبای بۆ خزمەتی شارەکە لێ بەرهەم بهێنرێت. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.